بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێ بەوەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەین بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەڕێز محەممەدمان کردووە کە بەڕێزیان مامۆستا و هەروەها پەروەردکارن قسە و باسەکەین لەسەر ئامادەکاریەکانی ئەم دوو هەفتەی تاقیکردنەوەی وزاری. مامۆستاگیان سڵاوت لێبێ بەخێربێ. سپاس دەکەم. بە حکمەوەی بەڕێستان ماوەی زیاتر 20 ساڵێک ئەبێ لەو بوارەیان وەکو پەروەردەکار وەکو مامۆستا پێم خۆشە باسێکی گرنگی ئەم تاقیکردنەوانە یاخود باسێکی گرنگی تاقیکردنەوەی وزاریمان بۆ بکەی لە ئێستاە. بەڵێ سەرەتا سوپاسدانەکەم. طبعا ئەم تاقیکردنەوانە گرنگێکی زۆری هەیە بۆ خوێندکار. بۆچی لەبەر ئەوەی هەموو کات ئەڵێین پۆلی 12 قۆناغێکی وەرچارخانە لە قۆناغی با بڵێین خوێندکارە کە لە قۆناغەکانی خوێندنایە ئەڕوا بەرەو زانکۆ، یعنی گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ژیانی ڕوئەیە. ئەمە یەک. دوو، خوێندکار ئەچێتە ئەو بەشەی ئایا خۆی بەخواستی خۆی هەڵبژێرێ یاخود چۆن کوردوتەنی خۆمان ئەڵێن چارە نووس بۆی داەنێ، یعنی هەموو شێوازی ژیانی ئەگۆڕێ لە خوێندکارێکی ئاسایی قۆناغی با بڵێین مەکتەبەوە ئەچێتە خوێندکاری زانکۆ کە ئەمە گۆڕانکاریەکی زۆرە. هەمومان کاتێککە تەلەبە بووین ڕۆژە لە ڕۆژان خەونمان بۆ بینیوە کە ببین بە خوێندکاری زانکۆ وای ئەو بەشە هەڵبژێرین کە خۆمان پێمان خۆشە. بۆیە ئێمە ئەوەنە بە گرنگی سەیری ئەم قۆناغە ئەکەین لەبەرەوەی سیستمی وڵاتی ئێمە وایە لە پۆلی 12 دەستنیشانەکەی ئایا ئەم خوێندکارە داهاتووی بەرەو کوێ بڕوە. بۆیە هەرچەنێ خۆی هیلاکە، هەرچەنێ گرنگی پێبا، هەرچەنە پلانی تۆکمەی بۆ دانێ، هەرچەنە ئامادەکاریەکی تەواوی بۆ بکە، هەرچەنە بیر لەوە بکاتەوە کە تەنها لەحظەیەکی بەفیڕۆنەیە هێشتاکەمە. زۆر باشە. بزانم ئەوکو پەروەردەکارێت ڕێنمایی چییە بۆ قوتابیان بە حکمی ئەوەی کە لە ئێستاە یەک تاقیکردنەوە کراوە لە چەندوانەیەک بۆ زانستی و بۆ ئەدەبی ئەوانە. بزانم بۆ لەمە دوایان ئەو قوتابیانی کە ئەچنە تاقیکردنەوە پێش ئەو بچنە تاقیکردنەوە چی بکرێت لەبەرەوەی زیاتر مەبەستمە لە مڕاجعە. خۆمان بینیمانە و بیستومانە بۆ مەرحەلەیە تێپەڕێوین کە قوتابی یەکترێ بینین پێشەوەی بچنە ژووری تاقیکردنەوە هۆڵی تاقیکردنەوەکانەوە. بۆ نمونە من شتێکەڵێم تۆ شتێکەڵێ ئەو شتێکەڵێ ها ئەوە لە ئەو گرنگە ئەوە گرنگە وات لێک ئەتەبێ بەو دەقەی کەماوە تۆ کتێبێک مراجعە بکەیتەوە. بزانم مراجعە گرنگە لەو کاتەیە یاخود مراجعە شتێکی باش نییە، یان ڕێنمایی چییە بۆ ئەوی پێشەوەی بچێتە هۆڵەکانی تاقیکردنەوە قوتابی چی بکات چۆن ئامادەکاری بکات؟ بەڵێ خۆی ئەمان بە حکمی ئەوەی کە پۆلی 12 خۆی تقریبا مانگ زیاتر لە ماڵەوە بووە بۆ هەر دەرسێک 5 تا 6 تا 7 ڕۆژی داناوە حەسەب ئەو مراجعەی کە خۆی کردوێتی. یعنی ئەم ئامادەکاریەکی تەواوی کردووە ئەگەر پێشتر پلانێکی مەزبوطی هەبوو بێت. باشە ئەم پێشتر سعی خۆی کردووە شەوی تاقیکردنەوەی لە بەردەسە هەرچەنە ئێمە بە تەلەبە زیرەکەکانمان ئەڵێن تەنانەت شەوی تاقیکردنەوەکەش دانیشە بەس مراجعەیەکی سەریع بکە ما باقی ئەبێت تۆ فۆکەسی لەسەر چی بێ حلکردنی سوال بە بەردەوامی سوال حلکەی بۆ نمونە سوالی 5 ساڵی بەکەلۆری حلکە سوالی 10 ساڵ بتوانە لەسەر یەک حلکە ئەمە هەمووی ئەبێ بە ئەزمون بۆ بەیانیت کە تۆ بە ئەزمونی 5 ساڵ یا بە ئەزمونی 10 ساڵەوە داخلی تاقیکردنەوە ئەبی تۆ لە ماڵەوە ئامادەکاری بکە. بۆ شەوەکەی پێویستە لە کاتێکی گونجاوی خۆتا بخەوی نابێت تا درەنگ بمێنیتەوە. یەکێکە لەو هەڵانەی کە تەلەبە ئەیکا لە کاتی قاعی ئیمتیحانیە ئەبینی تەلەبە چاوی هەڵنایە. یعنی ئەمە یەکێکە لەو هەڵانەی کە خۆی بەرامبەر خۆی ئەیکا هیچ کەسە بەرامبەری نەکردووە خۆی گەورەترین زوڵم لە خۆی ئەکا بۆی کەشەی ئیمتیحان ناخەوێ ئەڵێ لە بەروی فریانەکەوتم فریانەکەوتی تازە نابێ ئەو کاتە بیکی چونکە ئەوەی کە کردوشتە تۆ لە بیرێ ئەچێتەوە. بۆیە پێویستە خوێندکار شەوی تاقیکردنەوە 6 ساعتی ڕێک بخەوێ بەیانیەکەی زوو هەستێ تەنەفوسێکی یعنی با بڵێن قوڵ بکە خۆی هادێ بکاتەوە. یەکەم شتی بەیانیەکەی کە لە جێگای هەڵ ئەسێ لە ڕووی دەرونیەوە ئێمە زۆر گرنگە چونکە هەمومان ئەزانی هەموو هەڵس و کەوتێکی کە ئێمە ئەیکەین لە ژیانی ڕۆژانەمانە بانگراوندی ئەو لایەنە دەرونیە کە لە ناخمانە هەیە. بەیانی یەکەم شت کە هەستای بڵێ من ئەمڕۆ سەرکەوتوو ئەبم
يعني ئەوە بەخۆت بڵێ یەکسەر متەشائیممە بەترسەوە هەستی ئەمڕۆ ئیمتیحانە وی ئەبێ سوالەکان چۆن بێ ئەبێ من چەند بترسم ئەبێ چەند بێنم نە بۆ جۆرە بیر مەکەرەوە هەناسێکی قوڵ هەڵکێشە پەرداخی ئابخۆ بڵێ پێشوازی لە ڕۆژێکی تازە ئەەکەم و متمانە بەخۆم هەیە سعیەکی باشم کردووە بیهێنە بەرچاوی خۆت بۆ ماوەی 5 دقە بکەوەرە ئەو خەیاڵی کە تۆ لە تاقیکردنەوە هاتوویتەتە دەرەوە و سەرکەوتوو بووی ڕەنجەکە و بەزایە نەچووە بیهێنە بەرچای خۆ ئەگەر بەیانی بم جۆرە بیرکردنەوە هەستی یاخود بۆ جۆرە بیرکردنەوەی کە من ئەترسم دەرناچم سوالەکان قورسە خەوی ناخۆشم بینی و ئەم شەو ئەو خەوە ناخۆشی کە بینی بەڵێ هی ئەو هەموو سترێس و قەلەقەیە کە پێش ئەوە خەوتووی ئێمە تەمرینێکمان هەیە لە ڕووی دەرونیەوە یعنی زۆر ئەوە ئەەکەین هەم پێش خەوتن یعنی 5 دقەی کە تا خەوت لێ ئەەکەوێ هەموو ڕۆژەکەی بەیانی دەستنیشانەکە چکە هەر یەکێک لە ئێمە با بڵین خاوەنی دوو جۆرە هەم عقلی ظاهر و هەم عقلی باتنمان هەیە ئەو عقلی باتنە هەموو ئەم شتانی کە تۆ ئەیکەی لە ڕژانی ڕۆژانەکە تا خەزنی ئەکا کە تۆ ئەخەوی ئەو بە مستەمڕی ئەو شتانە دووبارە ئەکاتەوە کە تۆ بیرێ لێ کردوێتەوە کە تۆ باسی ئەکی لە ژیانی ڕۆژانەکە ئەگەر تۆ بەردەوام بڵێ سوال قورسە دەرەجە ناهێنم ئەترسم قەلەقم دوو دڵم تۆ بڵێ باشبی کاتێک کە تۆ خەوتووی هەمان شت هەتا بەیانی دووبارە ئەبێتەوە نە پێشەوەی بخەوی بڵێ من سەرکەوتووە من نمرەی باش ئەهێنم چونکە من متمانم بەخۆمە چونکە من کەسێکی ئازام چونکە من پلانێکی باشم تەطبیق کردووە چونکە من ئیرادەی ئەوەم هەیە من شایانی ئەوەم بۆ من شایانی ئەوە نەبم کە نمرینەوە پێنج وێنم هەمیشە ئێمە خۆمان یەکێک لەو زوڵمانەی کە لە خۆمانی ئەەکەین شتی باش بە خۆمان ڕەوانە بینین هەمیشە خراپەکە بە خۆمان ڕەوابین من خراپە بم لە تاقیکردن نا بڵێ من زۆر باشە بم لە تاقیکردنەوە چونکە من خۆم بۆ ئامادە کردووە بەم جۆرە بخەوە بەیانیش بەم جۆرە هەستە بە پێکەنینەوە پێشوازی لە ڕۆژەکەت بکە بە ئەمەلەوە پێشوازی لە ڕۆژەکەت بکە ئەوسا دوورەبی لە ڕژبینی کە دووربی لە ڕژبینی هەمیشە کاتێک کە تۆ دەم بە خەندەی کاتێک کە ئارامی کاتێک کە گەشببینی بەردەوام دەرگای تازە لە مێشک تاکرێتەوە بەڵام بە دوودڵی بە ترس بە قەلەقی دەرگای تەرکیز و زاکیرە لە مێشک تا داخرێ کە ئەو دوو دەرگاش داخرا تۆ هیچت بۆ ناکرێت هەستا نانێکی بەیانی باش بخۆ یەکەم شت پشت بەخوا ببەستە زۆر گرنگە چکە هەموو یەکێک لە ئێمە خاوەنی جەسەد و تاقەیەکین ئەم تاقەیە تاکە شەحنی کە وەریەگرێ لە خوای گەورە وەریەگرێ بۆی هەوڵ بە هەمیشە لە کاتی ئیمتیحاناتە پەیوەندێکی تایبەتت لەگەڵ خوای گەورە هەبێ پشتی پێ ببەستە داوای هاوکاری لێ بکە یعنی بە جۆرێک هاوکاری ئەکری کە هیچ کات لە تەوەقعی خۆشتانە بووە لەبەرەوەی خوای گەورە هەر عەبدێکی پەیامێکی جوانی هەبێ و بەرەو سەرکەوتن هەنگاو بنێ و نیەتێکی جوانی لەو سەرکەوتنە هەبێ بە دڵنیایی و بە جۆرێک یارمەتی تا کە خۆشت تەسەوور نەکردبێ چکە تۆ ئومێدت چییە بۆلی 12 دەرەجێکی بەرزبێنی بۆ نمونە من ببم بە دکتۆرێک باش مەبەستت چییە لەم دکتۆریە ئایا تەنها مەبەست ئەوەیە کە پێت بڵێن دکتۆرە فڵان یا دکتۆر فڵان یاخود مەبەست ئەوەیە کە تەنها بڕێ پارە کۆکەیتەوە یا مەبەست ئەوەیە خزمەتکەی ئەگەر نیەتەکە و لە خزمەتا بێ خوای گەورە یارمەتیت ئەیە بۆیە زۆر گرنگە کاتێک ئێمە ئامانجێکەکەینە دڵمانەوە یاخود ئامانجێکەکەینە مێشکی خۆمانەوە بیری لێ ئەەکەین و شتێکی دڵخوازی خۆمان هەڵبژێرین نیەتەکەی لێک بینەوە بۆی خوای گەورە یارمەتیمان بە چکە تۆ نیەتی جوانت هەبوو خوای گەورەش زۆر بە جوانی یارمەتیت ئەیە نانێکی بەیانی باش بخۆ بۆچی ئەم گرنگە کە ئەمنانی بەیانێ بخۆین هەمومانەزانی کاتێک ئێمە زۆر هیلاکە بین سەعی ئەەکەین هەوڵین یا شەکرە دابەزێ یا زەختە دابەزێ یا مەعیدەت ئاهاتە ئازار چکە ئەمانە هەمووی کاریگەری دەرونی هەیە ئەگەر تۆ نانێکی بەیانی باش بخۆی تووشی ئەو حاڵەتانە نابی لە تاقیکردنەوە هەوڵ بە هەموو کاتێک پێش کاتی خۆی لە هۆڵی تاقیکردنەوە ئامادە بە چکە زۆر گرنگە لەبەرەوەی هەمومان شارەزای جادەوبانین لە بەسیترین تەخیربوونە حادیسێک لەسەر جادە ئەبێ مەفرەزەیەک ئەوەستێ لەسەر جادە جادەیە گیراوە مەجبوری تۆ ڕێگاکە و دوورکەیتەوە بە حکمێوەش لە کاتی لە امتحان لە قوتابخانەی خۆشت تاقیکردنەوە ناکەی یەکسەر تووشی قەلەقیەکە بیت لە بەمانە بۆ دەستی کردوتە گریان وتی ماڵسا من لە ڕێگە تێر گریان حادیسێک ڕوویەوە تەخیر بووم یعنی ئەمە وات لێ ئەکا کە زۆربەی دەرگاکانی مێشکی کە پەیوەندی بە زاکیرە و تەرکیزەوەیە هەمووی دابخرێ
پێشوەخت بچۆ بۆ تاقیکردنەوە لە ڕێگەی تاقیکردنەوە هەوڵ بە بەردەوام بیر لە شتی جوان بکەرەوە بەردەوام داوا لە خوای گەورە بکە هاوکاری بکە کاتێک کە ئەشتیتە ناو قوتابخانەکەتەوە بە هیچ جۆرێک نەچێتە ناو کۆمەڵە خوێندکارەوە کە وەستاون هەر لە خۆی قسە فڕەیە ئێتیاتی یعنی لەوە ئەچێ من لەو دقاشتە بیر نەبێ بەس کە باسی شتێکەکەن و من سعیمتیانە کردووە یا من لەو دقەیە بیرم نییە یا من بە شێوازێکی تر سعیم لەو بابەتەیە کردووە یەکسەرەڵم منە شتە نازانم کەوتم من نازانم یعنی ئەو ئازەتدا بەمێشکی تۆ لێستەوە شتێک نازانی بە نەزانین ئەچیتە تاقیکردنەوە بۆی زۆر خەڵەتە ئێتیادی بە ڕەفیقەکەت عاجزە بێت بە عاجز بێ زیرەکی لە هەمویان زیرەکتی ئەڵێ ئەمێ پرسیارێکت لێ بکەم نه مەسەلە بەغاڵت نییە تۆ خۆت گرنگی تۆ شەڕ لەگەڵ داهاتوو دەکەی تۆ شەڕ لەگەڵ ئامانجەکە دەکەی لەوەی ڕەفیقێکە هەر بە بەغالەت چکە هەمومان نەزانین ژیانی ڕەفاقەتیمان تێکەڵ ینی تێپەڕاندووە زۆرجار بەغالەت هەیە لە کاتی ڕەفاقەتە ینی حەسازەتێکی زیاد هەیە بە جۆرێک ئێوێش پرزەتکە پێش تاقیکردنەوە ئەوە گرنگە ئەڵێن ئەم ساڵ ئەوەیەتەوە لەوەی واژ نەبێ چکە هەنێ تەلەبەمان هەیە زۆر ئەوەی هەیە دوورکەوەرەوە لە هەموو کەسێک دوورکەوەرەوە بەبێ دەنگی لە شوێنەکە دانیشە داوای لێبوردنەکەم نامێ باسی مەکتەب بکەم نامێ باسی دەرس بکەم نامێ باسی تاقیکردنەوەکان بکەم بە هیچ جۆرێک باسی ناکەم لە شوێنێکا بەبێ دەنگی دانیشە زۆر گرنگە دەبێ ئاو لەگەڵ خۆت بەری بۆ تاقیکردنەوە چکە هەموو کاتێ ماڵین ئاو جوندیەکی مەخفیە لەگەڵتا لەبەروی هەرچەنە ئاو بخۆیت زیاتر ئەتوانی هادێ بیتەوە هەموارێکێک لە ئێمە کە تووشی حاڵەتێکی دەرونی هەڵچوونە بێ ساڵ پەرداخی ئابخۆر بە هادێ بیتەوە پەرداخی ئابخۆ بە هادێ بیتەوە هەناسەیەکی خوڵ هەڵکێشە دانیشە وێ زۆر گرنگە بچیتە هۆڵی تاقیکردنەوە دانیشی پەرداخی ئاو یاخود دەبێ قەدەڵم جام مەبەن چکە برژێ وەرەقەکەی سەقەتە بێ دەبێ ئاوی پێبێ لە کاتی تاقیکردنەوە یەک دوو هەناسەی قوڵ هەڵکێشێ پشتیوان بەخوا بەسێ بڵێ من سەر ئەکەوم کە سوالەکانیش هاتە بەردەمی زۆر ئیعتیادیە سوالێکێتە بەردەمە تۆ نایزانی یەکسەر شپرزە مەبە یەکسەر قەلق مەبە بڕۆ جارێ سەیریکە بە شوێنەی ئەو سوالانی کە ئیزانی وەڵام بەرەوە لە دوای ئەوە بچۆ سەر ئەو سوالانی کە بیرکردنەوەی ئەوێ ئەنجام بە ئیسراحەت دانیشە بۆ ئەو سوالانی کە قورسە و دوو سێ هەڵەشەیە کە خوێندکار لە کاتی تاقیکردنەوە ئەیکا یەکێک لەو هەڵانە هیچ کات زوو بڕیار مەیە زەرب لە وەرەقەکە بێ زۆر ئەوەمان هەیە پۆلی دوانزە یعنی سەیرەکەی دوو پرسیاری خوێندۆ تۆ نایزانێ یەکسەر بڕیاریەوەیە تاو ئەچمە خولی دووەم نەبوو بڕیارە ئەی تۆ ئێستا تازە هاتووی لەوەیە ئێعتیادی دوای بیرکردنەوەیەکی باش ئەم سوالە بێتەوە بیرێ یاخود چەندین جارسەی کە فێڵمان هەیە لە کاتی پرسیارە ئەو پرسیاری کە قورسە وەڵامەکانی لە پرسیارەکانی دواترە هەیە بە غێر مباشر یعنی چەندین حاڵەتمان لەو جۆرە هەیە تەلەبەکە هاتۆتە دەرەوە دوایی بە ئیسراحەت پرسیارەکە وتۆتیژە خۆمزانی بەس دوای چی تازە تۆ غەڵەتێک کرد کە ئەبێ باجەکەی بی کە زەربت لە وەرەقەکەیە بۆ ئەو پەلەیەت کرد تۆ دوو کاتژمێر و نیوت لەبەردەسایە بۆ ئەو پەلەیە ئەەکەی یعنی سەبەب چییە ئەوەنە بە پەل و بڕیارەی یا تەلەبەمانە لە ئیمتیحانات دەسەکاتە گریان یعنی زۆر خەڵەتە کە تۆ کەوتیتە حاڵەتی گریان هەموو زاگیرەیەکی مێشک و تەرکیز و بیرکردنەوەت هەمووستێ چکە مێشکێ سە بەس بە گریانەکە و مەشغوڵە لەبەرەوەی عقلی ئینسان ئیجبار ناکرێ هەڵە خەڵەتیان رێبێت تۆ چی لێ بکەی بخیتەوە من ئێستا لە حاڵەتێکی زۆر گرنگە ئەبێ ئاگام لێبێ چاو بنووقێنم یەکە وەرەقی کتێبەکە بێنمە بەرچاوی خۆم من سەعیم کردووە من ئەیزانم خۆ قسە لەگە خۆکە بڵێ هادێ بەرەوە سەعیونە کردووە بە باشی خۆ ئامادە نەکردووە دەگوێ بگرە پەلەمەکە ئێستا بەیەکەوە هەوڵین خۆ بە ڕەفیقی خۆ و بە هەموو جۆرێک دوورکەوەرۆلوی کە سەیری برادەرەکەت بکەی چکە ئەوە یەکێکە لەو هەڵانێک کە تەلەبە ئەوەی بۆ مەشغوڵە بێ سەیری برادەرەکەیکە ئەگەر ئەوەنە بیر کاتەوە دڵنیام زۆر باشتر ئەتوانێت ینی شتی وەڵامی باشتر بێتەوە زۆر ئەستا لە ئێستا باسی ئەومان کرد کە تاقیکردنەوەی کراوە و زۆربەی ئەو کەسانی بۆ نمونە لە خزم و کەسوکارەی بینی هاوڕە و دۆستانیان بینین کە قوتابی پۆلی شەشیان هەیە بۆ نمونە باش نەبوون یان ئەو دەرەجەی کە ئێوێ لە وانەیە بۆ نمونە نایهێنێت چونکە دوای ئەوەها پرسیارەکان وەرەگرێت و وەڵامەکان وەرئەگرێتەوە یەکسەر بڕیار ئەیە مەسەلەن یەکسەر بینیومانە بۆ دەوری دووەم ئەڵێ یاخود ئەڵێ ئیمتیحانات ناکەم بۆ ساڵێکی تر ئەمە تا چەند زەرەر لە قوتابی ئەیانی تۆ هەر لە سەرەتای تاقیکردنەوەکانە هەر لە یەکەم تاقیکردنەوەی بڕیارێکەی لەسەر ساڵەکەت
ئەمە تا چەند خراپە بۆ قوتابی و لە ڕووی دەرونیەوە ئەگەر تۆ بڕیارێکی لەم شێوەیە بیت خراپە یاخود باشە بۆ قوتابی. خۆی ئەمەش یەکێکە لەو هەڵە باوانەی کە خوێندکاری پۆلی 12 یعنی ئەگەر دیقەت بی ئەو خوێندکارانەی کە یەکەمەکان بوون یاخود لە ئەوائیلەکان بوون ئەگەر پرسیاریان لێ بکەی یعنی لە 180 بوونەوەی ئەڵێ من کە لە ئیمتیحانات ومەتە دەر قەت دوای ئەوە دانیشتم سەی پرسیارەکان کەم چاوەڕێ ئەو سپرایزە بووم کە لە کۆتاییە چۆن دەرەجەکەم وەرەگرمەوە کە تۆ تاقیکردنەوە کرد تەواو بە دوای وەڵامەکان ئەمەڕۆ چونکە تووشی ئەم حاڵەتا بی کە ئێستا تۆ باسێکی ئەگەر بزانێ لەم تاقیکردنەوە چەند نمرەیەکی هەڵەیە یەکسەر بڕیار ئەیە ئەمە یەکێکە لەو غەڵەتانەی کە تەلە بەئیکا قەیچێکە لەو تاقیکردنەوە خراپ بووی خۆ ئەمە کۆتایی دنیا نییە بۆ تۆ یەکسەر بڕیاری 6 دەرسی تری بە دوایی بڕیاری 7 دەرسی تری بە دوایی یعنی ئەمە هەڵەیە و ئەزانی ئەمە وەکو چی وایە هەموو جارێکە من بە خوێندکارەکانی خۆمەڵێم ئەڵێم وەکو وایە تۆ لەسەر جادێ بکەوی هەڵنەسیتەوە بڵێ وڵا هەرەکەم تو نابێت بە زووترین کات هەستیتەوە بۆی کەس نەوبینێ بۆی کەس هەستی پێنەکە خێرا هەستەرەوە هەمومان لە قۆناغێکی ژیانمان ئەکەوین زۆر ئیعتیادیە قەچێکە ئەم تاقیکردنەوە خراپ بوو تاقیکردنەوەیەکی تر کەی گەشتمە کۆتا تاقیکردنەوە زانیم لە هەموو تاقیکردنەوەکانە ئەو تموحە نەبووە کە خۆم ئەمە بێت ئەوسا ئیعتیادیە داژنیشی تۆ بۆ ساڵێکی تر بەڵام لێرەیە یەکێک لەو کێشانەی کە خوێندکاری پۆلی 12 تەدەخولکردنی دایک و باوکێتی یعنی باوەڕکە چەند خوێندکاری پۆلی 12 تەلای من ئەگری ئەڵە مامۆستا بڕیار لە دەستی خۆمانیە ئەڵم لە فلان مامۆستا تێگەم دایک و باوک مەڵێن نەعەرەبێ بچی بۆ لای فلان مامۆستا ئەڵم ئەمەوێ ئەو دەرسە هەڵگرمەوە ئەڵێ نابێت ئەو دەرس هەڵگیتەوە ئەو دەرسە وەڵام بەرەوە یعنی یەکێک لەو هەڵانەی کە لە ناو خێزانەکانە ئەکرێ تا ئێستا بڕیار لە دەستی خوێندکاری پۆلی 12 خۆی نییە و ئێمەش سروشتی ئینسان وایە کاتێککە بڕیار لە دەستی خۆمانە بوو حەزم لەو شتە نامێنێ زۆر ڕاستە ئێمال یەکەم یان دیاریکردنی کۆلیج زۆر هەڵەیە ئەو باسێکێوەشم بۆ بکە ئەنی کۆلیژەکە دیاری ئەکەن ئەبێ لەسەر ئەو کۆلیژی کە دایک و باوکەکە لەگەڵ ڕێزم ئەی ڕاستە دایک و باوک یعنی ڕەنجی چەند ساڵە ئەیا لەگەڵ ئەم مناڵەیە بە سەرما و بە گەرما و مەسەلەن لە دەمی خۆی ئەگرێتەوە بۆ ئەم مناڵانە کاتێ ینی من بینیمە دایک و باوکەکە زۆر شدە بۆ نیان کڕێو کردویانە بە سولفە بۆی مامۆسایەکی تایبەتی یاخۆ بینێرنە دەورێک بۆ ئەم قوتابێ بەڵام ئەمەش ئەوە ناگەیەنێکە ینی تۆ زیاتر هەر بڕیار بی لەسەر ئەوەی کە خۆت ئەتەوێ یان بۆ نمونە من نەبووم بە دکتۆر ئەبێ هەر بە زۆر مناڵەکەم بکەم بە دکتۆر ینی ئەویش لە من بۆ ینی هەر زیرەکێکە لە من وەرەگرێ بە زۆر نابێ بە دکتۆر خۆی پێت ئەڵم یەکێک لەو هەڵە باوانەی کە لە ناو خێزانە کوردەکانە هەیە کە لە باتی مناڵەکانیان بڕیارێن یعنی لە مناڵیەوە بۆی دەستنیشانەکە مەکتەبەکەی کوێە لە مناڵیەوە بۆی دەستنیشانەکە جلەکەی بەری لە بەریەکە چییە لە مناڵەوە بۆی دەستنیشانەکە ئەبێ ڕەنگی ژوورەکە هی مناڵەکەی بێ ئەم دەستنیشانێکە ڕەنگەکەی چۆنە بۆی لەگەڵ ماڵەکە بگونجێ یعنی تەدەخولی هەموو شتێک ئەکەن ئێمە ناڵین پەروەردە چیایە و تەدەخولکردنی کەسایەتی ئەو مرۆڤەجیە بۆیە کەسایەتی لاوازی لێ دەرەچێت من هەموو کاتی یەکشت بە خوێندکاری پۆلی 12 ئەڵم یەکەم ڕۆژ ئامانجێک بۆ خۆدانێ بە ئامانجەکە کولیە نەبێت نمرە بێت بڵێ من بۆ نمرەی 95 یەکەم بۆ نمونە ئەم 95 لەسەر وەرەقەیەک بنووسە لە ژوورەکە تا هەڵی واسە هەموو ڕۆژە قسەی لەگەڵکە بڵێ من ئەتوانم تۆ بەدەست بێنم جارێ بیر لەوە مەکەرەوە چ کولیەک بەدەستێنی چونکە سەیرەکەی ئەم خوێندکارە دایناوە من با بڵێن کولیەی سەیدەلەمەوێت باشە هەتاوەکو نیوەی ساڵیش لەسەر کولیەی سەیدەلاکە دوای نیوەی ساڵ خزمێکیانیەتەوە لە ئەوروپا یاخود ماڵی خاڵێکی یان یاخود مامێکیە ئەڵێ نا ئێستا ئیش لەوە باشە تۆ بچیتە بواری بۆ نمونە بەنجەوە نا ئیش لەوە باشە تۆ ئێستا بچیتە بواری هەندەسەوە نا ئێستا ئیش لەوە باشە تۆ بچیتە بواری محەممەدۆ بۆی ئەگۆڕێ سێکی ئامانجەکەی کاڵە بێتەوە وای لێ ئەکێتە دوودڵیەوە هەر ئامانجێکیش دوودڵ بووی لی نایپێکی وەکو چی وایە وەکوەوەی کە پڵنگێک ڕاکە بەرەو پیری سەکە یەک کۆمەڵ ئاسکە بینێ ئەو یەک ئاسکی دەستنیشان کردووە ئەگەر بێت و چاوی لەسەر ئەو ئاسکە لا بەرێ ناتوانێت بیگرێ یعنی ئەمە لە ڕووی دەرونیەوە مە باڵێن نەڤەڕیەیە ئەبێ ئیشی لەسەر کرێ ئەگەر ئەم خوێندکارە کەس حەقی نەبێ بەسەریەوە ئیش بۆ 95ەکەی خۆی بکە بەو پلانی کە بۆی دائەنرێ تەدەخولی نەکەن 95ەکەی خۆی ئەهێنێ چونکە گەنج کاتێک کە بڕیاری شتێکی یا قووەتێکی زۆر عەجیبی هەیە زۆر بە ئاسانی ئەتوانێت بەدەستی بێنێ با 95ەکە بێنێ لی گەڕەنجارێ
جاري ئەوەی پێمەڵێن ببە بە دکتۆر ببە بە مهندس ببە بە محامی دوای ئەوەی کەنەوە پێنجەکە هێنا ئەوسا دانیشن بە ئیسراحات ئەم هەموو شوێنە هەیە کە فۆرمیتیا پڕەکرێتوانێ ئەو ساکولیەک هەڵبژێرێ کە بۆ داهاتوی ئەو گونجاو بێ. زۆر ڕاستە خۆشبەختانە لە ئێستا ئەنی ساڵانە ئەبینین ساڵ بە ساڵ کۆلیژی تازە ئاکرێتەوە زانکۆی تازە ئاکرێتەوە ینی ئەو بابەتانی ئەگەر 10 ساڵ لەمەوو پێش ئێمە بە ئاواتەوە بووی مەسەلەن هەبێت لە ئێستا بە خۆشحاڵی و زۆربەی هەیە. بەس زانی کێشەکە چییە؟ شت زۆرە، مامۆستا زۆرە، قوتابخانە زۆرە، کۆلێژ زۆرە، بەڵام جەوهەری شتەکەمان لە دەزا حەزی خوێندن نییە. بەداخەوە ئەمە هۆکارە بۆ هەر خوێندکارێکی زانکۆگری ئەڵە بەشەکەم بەدڵ نییە. لەبەری ئێمە لە مناڵیۆ زەرع کراوە لە مێشکمانە بەس ئەبێت تۆ ببی بە دکتۆر و مهندس و محامی ئەنجاتوانی ببە تاکێکی سەرکەوتو لە کاتێکا چەند خریجی کۆلێژی طبمان هەیە کە دانیشتۆ لە ماڵەوە حەزی لە دکتۆری نیە بە زۆر کراوەتە ئەو کۆلێژە با ئێمە یعنی ئەو فکرەیە لە مێشکمان دەرکەین یعنی ئێمەی مامۆستایان بتوانین ئەو پەیامە هەمیشە بە خوێندکار بگەینین تۆ مەرج نییە لە کولێ تۆ با سەرکەوتوبی تۆ مەرج نییە لە محاماتە سەرکەوتوبی بڕۆ ئیش لەسەر بنیادنانی کەسایەتی خۆ بکە چونکە کە تۆ خۆت لە بنەڕەتە کەسەیەکی سەرکەوتوبی مامۆستابی سەرکەوتووەبی باوەڕکە لە فێک بفرۆشی لەسەر عەرەبانە لە فەکەوت دەنگاتەوە لە هەموو شارەکە چونکە تۆ لە ناختا هەیە کە بە سەرکەوتن نەبێ ڕازی نابی بڕۆ ئیشێکی تیجارەت بکە سەرکەوتووەبی بڕۆ یعنی سێکی کەسێکی سادە ئەبینی ئیشێکی سادەکە وەنە ئیشێکی بەجوانەکە ئافرەتێکە بینی ژنی ماڵەوەیە ئیشی دەسەکە بزانە چ براندێکی دروست کردووە چ کەسایەتێکی لێ دروست بووە تۆ ئیش لەسەرەوە کە ئەم کەسە سەرکەوتوو بێ ئیش لەسەر ئەوە مەکە شتی بۆ دەستنیشانکەی ڕێگەی پیشانەی بۆیە من هەموو کاتی ئەڵێم ئەم هەموو وەسائلە هەیە ئەم هەموو مامۆستایە هەیە ئەم هەموو قوتابخانە و کۆلێژە هەیە بەڵام سێکی گەنجەکانمان هەم بەدە گەنجی ئێستا بەقەدەر گەنجێکی ساڵی هەفتاکان و هەشتاکان نەمەعلوماتی هەیە نەحەزی هەیە بۆ خوێندن نە ئامانجی هەیە نەخولیای هەیە کەواتە ئێمە چۆنەڵی شتەکانی چواردەورمان زۆرە بەڵام ئیسفادەمان لێ نەکردو چێژیشی لێ نابینین بەڵێ بزانم مامۆستا بەڕێزبەڕستان وەکو پەروەردەکارێک پێم خۆشە باسێکی کاتی پرۆگرامەکە ئەوەندە نەماوە حەزمە کرد زیاتر باسیش لە خولە هاوینەکان بکەین لە بەرەوەی تۆ ساڵانە پەیمانگاکەت خولێکی زۆر ئەکاتەوە بە تایبەت بۆ زمان هەڵە نەبم پێم خۆشە باسێکی گرنگی ئەم خولی هاوێنانە بکەیت و ئێمە بکو دایک و باوکان مەسەلەن چۆن بزانین کە مناڵەکەمان پێویستی بۆ نمونە بە خولێکی زمان هەیە یاخود پێویستی بە خولێکی بەهێزکردنی وانەکان هەیە چۆن ئەم جیاوازیە بزانین. بەڵێ خۆی خولی هاوینە زۆر گرنگە بۆ خوێندکار لەبەر کۆمەڵێشت یەکەم ئەو خوێندکارە لە ماڵ و دوورەخیتەوە دووەم ئەو خوێندکارە لە شتێکی باو کە ئێستا لە کۆمەلگاکەمانە هەیە کە لە هەموو جیهازە زیرەکەکان دووریەکەیتەوانێ لەبەرەوەی ئێستا هەمومان بەشێک لە مناڵەکانمان متمێنن بەوەی کە لە ژوورێکا دانیشەیە خەریکی یاریکردنیان خەریکی مۆبایلەکەیەتی سێم شت تۆ زانیاریەکی تازە فێری ئەم خوێندکارەکەی ئەمانە هەمووی زۆر گرنگە من سەرەتا کە دەسم کرد بە ئیشی خول یەک دوو ساڵێک لە ئەوڵە خولی منهەجمەوەتەوە خولی منهەجیوانەکان یەکسەر ڕامگرت بۆچی ڕامگرت چکە کۆمەڵە شتم لە خوێندکارەکانمان ئەبینی زۆر گرنگە کاتێک کە تۆ وانە بە کۆمەڵی خوێندکار ئەڵەیتەوە زوو تێبگەی بزانی ئەم خوێندکارە پێویستی بە چییە یعنی ئەگەر جوتیارێکی سەرکەوتوو ئەبینی سەیری باخەکەیکی زۆر جوانە یەکسەر تێ ئەگا ئایا ئەم گوڵەکەی تونێتی ئایا ئەم گوڵەکەی پێویستی بەوەیە کە تۆ مەوادێکی کیمیایی بکەیتە ژێر بۆی جوان بێ کەی پێویستی بە خزمەتکردن مامۆستاژە بێ هەمان دەور ببینێ ئەبێ سەیری چاوی خوێندکارەکانی بکە بزانێ ئەم خوێندکارانە پێویستیان بە چییە من ساڵی 2 ساڵ خولی منهەجم هەبوو یەکسەر ڕامگرت بۆچی یعنی تۆ بە درێژایی 6 مانگ لە مەکتەبە تۆ بەردەوام وانە بەم خوێندکارە ئەڵەیتەوانێ گوناحە لە هاوینیشە بچی هەمان شتی پێ بڵێ لەبەر کۆمەڵی هۆکار یەکەم شت تۆ خولەکە 2 مانگ ئەو پەڕی بۆ 3 مانگ بێ هەرچەندە ئێستا خولی 3 مانگی ناتوانانی بڵێیتەوە بە حکمەوەی تاقیکردنەوەی با بڵێن ئیکمالیەکان هاتۆتەوە و لەو سەر مەکتەب زووتر دائەنرێتەوانێ خولی 3 مانگی کەمترە یعنی کۆمەڵی خوێندکار لی بێ بەشە بن ئەگەر پتێ بیکەیتەوە زیاتر ئێستا ئەوەی کەبالیەتی خولە 2 مانگێکەیە ئەلم 2 مانگەیە یعنی تۆچی منهەجی ساڵێکی پێ ئەڵێ ئەمەم تەلەبەیە جیا لەوە فریانەکەی بێ هەموو ڕۆژێ خوێندکار بێتەوە بۆ پەیمانگا باش ئەمە غەڵەت نییە
تۆ لە زستانە ئەم مناڵە هەموو ڕۆژێک بچێتە دەرەوە لە هاوینیشە هەموو ڕۆژێک بچێتە دەرەوە بە خوێندن یعنی من ئۆتۆماتیکی خۆم ڕێگایەک فێری ئەم خوێندکارەکە مەڵم وەرە لە بەرچاوکێ چکە زۆر ناخۆشە تۆ هەموو ڕۆژە ممارەسی شتێ بکەیت ئەگەر تەنانەت وەرزشیش حەزی خۆتە نابێ بیکەی بەو جۆرە ئەبێ فرسەتێکی بیتێک کە خەریکی شتێکی تر بێ ئەم خوێندکارە بۆیە من لە ئێستا بڕیارم ماکە بە هیچ جۆرێ لە هاوی ناخۆلی مەنهەج نەکەمەوە تەنها یەک قۆناغ پێویستی بە خولی مەنهەجیش پۆلی 12 ئەو دەرسێک کە ئەزانێت یا خراپە یاخود ئەو بابەتانێک کە لە بەرکردنە با بچێ لە هاوینان بیکە ئەو ئازادە بە هاوین و بەزستان شەڕ لەگەڵ داهاتوی خۆی بکە هێشتا کەمە ئەوە جیایە بەڵام ئەم خوێندکارانی قۆناغەکانی تر با لە هاوینە بێت خۆی فێری زمانێ بکە ئەنوا زمانمان هەیە ئەگەر دیقەتی وڵاتانی تر بی بە ئیجباری و لەگەڵ خوێندنی قوتابخانەکە ئەبێ زمانێک هەڵبژێرێ فێر بێت بۆیە زۆ گرنگە ئەم خوێندکارە لە هاوینە فێری خولێکی معنی با بڵێن بچێتە خولێکی زمان و فێری زمانێکی جیاواز بێ ئایا عەرەبی بێ ئایا ئینگلیزی بێ ئایا هەر زمانێک کە خۆی پێخۆشە و من خولەکەم بە چ شێوازێ دانا هەفتەی 3 ڕۆژە ڕۆژناڕۆژێک چونکە ئەبێ ئەم گەنجە چێژ لە پشوەکەی وەرگێ یعنی لەو ڕۆژێک کە دەوامی نییە لەگەڵ برادەرەکانی ئەچێ بۆ نان خواردنێک لەگەڵ دایک و باوکی چوونە دەرەوەیەک ئەکا خۆی حەز ئەکا لەگەڵ بۆ نمونە ڕەفیقەکانی مەسبەحێک دانێ کافتریایەک دانێ چوونە دەرەوەک دانێ ئەبێ ئەوەی هەبێ چونکە ئەم خوێندکارە ئەبێ لە هاوینە بە ئینێرجیەکی وای بیتێ بتوانێ بەردەوام بێ بۆ زستان بەس من بە زستان هەر مەنهەجی مەکتەب بە هاوین هەر مەنهەجی مەکتەب ئەم خوێندکارە تووشی مەلەلە بێ جیالەوەش هەنێ خولی ئێستاشمان هەیە کە هەمان شێوە مەلەلیتە من تەنانەت بیرم لەو کردەوە لەگەڵ خولی زمانەکەشا وانەی پەروەردەی بخوێنین چونکە لە ئێستاە گەنجی ئێمە بەڵێ لە ئێستا گەنجی ئێمە پێویستی بە ئامۆژگاریە بەڵام ئامۆژگاریەکانیش ئەوە نا من دانیشم داینیشێنم وەکو مناڵێک بڵێم کوڕم یا کچم تو ئەبێ وابکەی وابکەی نامەش خەڵەتە گەنجی ئێستا پێی ناخۆشە بڵێ وابکە ئەبێت تۆ ڕێگەیەکی جیاواز من هەمووانە پەروەردەیەکانم لە شێوازی سیناریۆیە یا لە شێوازی شانۆگەریەکەیە یا چیرۆکێکیان بۆ باسەکەم لە دوای یاڵم تێگەشتن مەبەستمان چی بوو بێ ئەوەی من قسە بکەم تەلەبەکە خۆی هەڵەسە لە مامۆستا من لە دوای ئەم شانۆگەریە کە تۆ بۆت کردین ئەبێ من وابم کاتە ئەو بڕیاریە من بڕیاریم نییە نێرخۆمانەوەمان لەو تەمەنەیە بەڵێ زۆر حەزمان لە بۆ نمونە ئامۆژگاری و نەسیحەت و زۆر پێناخۆشە بڵێ وابکە نابێ پێ بڵێ وابکە کەوتویتە ڕقەوە ینی ئەوەی کە ئەو کەسی کە مەسەلەن نەسیحاتەکەی کردویت مثلا ئەو نەکردووە کە ئەو بەوێت هەر یا مثلا لە ڕقی ئەو یا لە داخی ئەوها مثلا پێچوانەکەی ئەو کردووە گەنجیت و من هەمیشە ئەڵێم ئەبێ مامۆستا زۆر لەوە ڕۆشنبیرتر بێ کە تەنها منهەجێکی قوتابخانەی لەبەر بێت و بچێتە پۆلە و دەرس بڵێت و ئەبێ بەردەوام بە دوواداچوونی هەبێ شتی تازە وەرگێ چیرۆک بخوێنێتەوانێ مطالعی خارجی بکە هەوڵ باشانۆگەری بۆ خوێندکارەکانی بکە هەوڵ با سیناریۆی جیاوازیان بۆ بکە بۆی سەرنجی ئەم خوێندکارە ڕاکێشێ چونکە مامۆستا لە یەک کاتا بێ مامۆستا بێ دکتۆر بێ مهندیس بێ جوتیار بێ ئەکتەر بێ وێنە کێش بێ هەموو شتێک ئەبێ بە سەوتی لەحن بۆ خوێندکارەکان دەکا بە حرەکاتەکانی دەوری بۆ ببینێ وەکو دایکێک دەستبێنێ بەسەریا وەکو دکتۆرێک دکتۆری دەرونی بێ وەکو مهندیسێک پلانی چەند ساڵی داهاتوو بۆ دانێ وەکو جوتیارێک چۆن خەمی ئەم گوڵەیەتی گەشا و جوان بێ ئەگەر من چوومە پۆلەوە خوێندکارەکانم پێنەکەنین بەرامبەرم و بە خۆشەویستی و سەیریان نەکردم کەواتە خەلەل هەیە زۆر ڕاستە زۆر سپاس دەکەم مامۆستا بەڕێز زۆر سپاس بۆ ڕێنمایی و زانیاریانت لەسەر بابەتە کە پێشکەشە کرد حەزمە کرد کاتی پرۆگرامەکە زیاتر بۆ لە قسەکانت بێتاقەت نابین بەڵام بەداوای لێبوردنەوە ئینشەڵا لە کاتێکی ترا تایبەتتر قسە ئەکەین لەسەر ئەو خولە هاوینانی کە بەڕێزت ساڵانە ئەنجامێت و بە تایبەت زمانی عەرەبی قسێکی زۆری لەسەرەکەن کە خۆتە مامۆستای زمانی عەرەبین دووبارە سپاس بەخێر بیت زۆر سپاس بۆ مامۆستا بەڕێز محەممەد کە بەڕێزیان پەروەردەکار بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە و باسێکی زۆرمان کرد لەسەر زۆر بابەت هیوادارم کە ئەمساڵ قوتابیان بە دەرەجەی باش و ئەو شتێکی ئەیانەوێ بەدڵی خۆیان بێت تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.